سوپای تورکیا هێزێکی زیاتری ڕەوانەی سنوورەکانی هەرێمی کوردستان کردووە و بەشێک لە هێزەکانیشی چوونەتە بەرزاییەکانی ناوچەی بارزان. حکوومەتی هەرێم دەیەوێت موچەی مانگی 4 دابەش بکات و لە سلێمانیش داوای موچەی مانگی 3 لێ دەکەن. کە سوکاری خێزانە کوژراوەکەی یەکەم ڕۆژی جەژن داوا دەکەن بۆ کوژەکە لە سێدارە بدرێت. سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. حکوومەتی هەرێم دەیەوێت موچەی مانگی 4 دابەش بکات و لە سلێمانیش داوای موچەی مانگی 3 لێ دەکەن. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی دابەشکردنی موچەی مانگی 4 سەرجەم وەزارەتەکانی بڵاو کردەوە و لە سلێمانیش بەشێک لە وەزارەتەکان موچەی مانگی 3 وەرنەگرتووە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی هەریەک لە زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین لە بەردەم بینای زانکۆکانیان گرت بوونەوە و داوایان کرد موچەی مانگی 3 لەوە زیاتر دوانەکەوێت. لە کاتێکدا وەزارەتی دارایی خشتەی دابەشکردنی موچەی مانگی 4 سەرجەم وەزارەتەکانی بڵاو کردووەتەوە. بە پێی خشتەکەی وەزارەتی دارایی دابەشکردنی موچەی مانگی 4 تاوەکو کۆتایی ئەم مانگە دەخایەنێت. دواکەوتنی موچەی بەشێک لە وەزارەتەکان لە سنووری سلێمانی نوێ نییە و چەند مانگێکە لە کاتی دابەشکردنی موچەکانیاندا فەرمانبەرانی بەشێک لە وەزارەتەکان بەهۆی نەمانی پارەی پێویست لە بانکەکاندا موچەکانیان دوا دەکەوێت و حکوومەتی هەرێم یەکێتی و یەکێتیش پارتی تۆمەتبار دەکات بە هۆکاری دواکەوتنی موچە لە سلێمانی. کە سوکاری خێزانە کوژراوەکەی چەمچەماڵ داوا دەکەن بۆ کوژەکە لە سێدارە بدرێت. ئەمڕۆ بەشێک لە کە سوکاری ئەو خێزانەی کە یەکەم ڕۆژی جەژن کوژان چوونە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی و داوایان کرد بۆ کوژەکە لە سێدارە بدرێت و هیچ سزایەکی تر نەیگرێتەوە. وتیشیان نایانەوێت بۆ کوژەکە بخرێتە زیندانەوە و دوای ماوەیەک ئازاد بکرێت. باسییان لەوەش کرد ئەوان 8 کەسیان بوونەتە قوربانی و دۆخی بریندارەکانیشیان ناجێگیرە بۆیە بە هیچ شێوەیەک ڕێککەوتنی نایاسایی ناکەن و دەیانەوێت لە سێدارە بدرێت. بەیانی ڕۆژی 2 ئایار کە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو لە قەزای چەمچەماڵ هاوڵاتیەک چووە سەرماڵی خەزووری و بە وتەی ئەو بنەماڵەیە لەگەڵ کچەکەیاندا کێشەی هەبووە بەو هۆیەوە 5 ئەندامی خێزانەکەی کوشتوسیانی دیکەی بریندار کرد. وتەبێژی پارتی ڕایگەیاند لە چەند ڕۆژی داهاتوودا بە چەند کۆبوونەوەیەک هەوڵی لابردنی ئاستەنگەکانی بەردەم پێکێنانی حکوومەتی عێراق دەدەن. لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان وتەبێژی ئەو حیزبە بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەیاند گفتوگۆیان لەسەر بەستنی کۆنگرەی حیزبەکەیان و لابردنی ئاستەنگەکانی پێکێنانی حکوومەتی عێراق کردووە. ئاماژەی بە ئەوەش کرد لە ڕۆژانی داهاتوو زنجیرەیە کۆبوونەوە دەکرێت بۆ ئەوەی بتوانرێت کە ئەم دۆخە چاق بەستووە تێپەڕێنن کە لە پرۆسەی سیاسیدا بۆ دروستبوونی کابینەی حکوومەت هاتووەتە ئاراوە. لەبارەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانەوە وتەبێژی پارتی وتی پێیان باشە کارەکانی پەرلەمان ڕانەوەسێت و بەردەوام بێت لەسەر کارەکانی خۆی بۆ ئەوەش پێویستە ئەو ئاستەنگیانەی لە بەردەمیدایە نەهێڵدرێت. پێویستە پەرلەمان بە پێیپەیڕەوی ناوخۆی خۆی کار بکات. لە دوای هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقەوە تاوەکو ئێستا هێز و لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە ڕێکەوتن لەبارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتەوە بکەن. سوپای تورکیا هێزێکی زیاتری ڕەوانەی سنوورەکانی هەرێمی کوردستان کردووە بەشێک لە هێزەکانیش چوونەتە بەرزاییەکانی ناوچەی بارزان. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی زیاتری پەکەکە. سوپای ئەو وڵاتە هێزێکی دیکەی سەربازی ڕەوانەی سنوورەکانی هەرێمی کوردستان کردووە. لەلایەکی دیکەوە سەرچاوەیەکی ئاگادار بە شارپرێسی ڕاگەیاند شەوی ڕابردوو سوپای تورکیا هێزێکی دیکەی سەربازی لە سنووری ناوچەی بادینان زیاتر کردووە و هاوکات بەشێک لەو هێزەشی لە بەرزاییەکانی ناوچەی بارزان جێگیر کردووە. سەرچاوەکە ئاماژەی بۆ ئەوەش کرد جموجۆڵی هێزەکەی تورکیا لە سنووری ناوچەی بارزان زیاتر بووە و سەربازانی تورکیا هەڕەشەشیان لە هاوڵاتیانی ئەو گوندانە کردووە کە بە هیچ مەبەستێک نزیکی ئەو ناوچانە نەکەونەوە کە سوپای تورکیای لەیە. مانگی ڕابردوو سوپای تورکیا ئۆپراسیۆنێکی لە ناوچە سنووریەکان لە دژی هێزەکانی پەکەکە لە ناو قوڵایی خاکی هەرێمی کوردستان دەست پێ کرد. بەڵام دوای چەند ڕۆژێک تورکیا ئۆپراسیۆنەکەی ڕاگرت. لا بەرامبەردا پەکەکە ڕایگەیاند بەهۆی شکستێنانی تورکیا لەو لەشکرکێشیە ناچار بووە تورکیا ئۆپراسیۆنەکەی ڕابگرێت. وتەبێژی وەزارەتی تەندروستی ڕایگەیاند ئەوەی لەبارەی ڕێگریکردن لە بەشە دەرمانی سلێمانیەوە وتراوە هیچ بنەمایەکی نییە و مەرامی سیاسی لە پشتەوەیە. دکتۆر ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاندووە. لێرەوە بۆ ڕایگەشتی و هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی ڕدەگەێنن ئەوەی لەبارەی ڕێگریکردن لە بەشە دەرمانی سلێمانیەوە وتراوە
هیچ بنەمایەکی نییە و مەرامی سیاسی لە پشتەوەیە. وتەبێژی وەزارەتی تەندروستی ئاماژەی بۆ ئەوەش کردووە هاتنی دەرمان لە ڕێگەی دامەزراوەی کیمادیاوە لە بەغدا ڕاستەوخۆ دەگاتە کۆگای دەرمانی پارێزگاکان و ناکەڕێتەوە کۆگاکانی وەزارەتی تەندروستی و تووشێتی بارکی خۆیان دەزانن خزمەتی هەموو پارێزگاکان بکەن بەبێ جیاوازی. ئەموتانەی وتەبێژەکەی وەزارەتی تەندروستی لە کاتێکدایە پێشتر بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی بە میدیاکانی ڕاگەیاندبوو کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری لە هاتنی بەشە دەرمان کردووە لە بەغداوە بۆ سلێمانی. خواتان لەگەڵ.